ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێشنیارەکەی پارێزگاری کەرکووکیان بۆ هەڵکردنی ئاڵای کوردستان لەسەر فەرمانگە حکوومیەکانی کەرکووک پەسەند کرد و دوای کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگا ئاڵای کوردستان لە نێو پارێزگادا هەڵکرا. بڕیارەکە ئەوەیە هەڵکردنی ئاڵای کوردستان هەموو دامدەستگا ڕسمیەکانە هەڵ بکرێت و بودجەیەکیش تەرخان بکرێت بۆ ئیجراعاتی ئەو هەڵکردن و هینە بودجەیەک تەرخان بکرێت. ئەمە کورت و مختصری بڕیارەکەیە کە داومانە. لیستی تورکمانی حاضر نەبوون، هەرچەندە لە ناو لیستی برایەتی تورکمان هەیە حاضر بوونە و لیستی عەرەبیش بەشدار نەبوونە تەنها نەفەرێکیان نەبێ. ئەوانیش لە ناو لیستی برایەتیش هەم عەرەبمان هەیە و خۆتانیش بە تەواوەتی ئێنەکە بوو، ئەمە بەشدار بووەکانە. کوتلەی عەرەبی و تورکمانی بایکۆتی دانیشتنەکەی ئەنجومەنی پارێزگایان کرد و بڕیارەکەی ئەنجومەنیشیان بە نایاسایی وەسف کرد، وەکو کاردانەوەیەکیش بەرامبەر بە بڕیارەکە بەرەی تورکمانی بە هەزاران ئاڵایان لە شوێنە گشتیەکانی کەرکووکدا هەڵکرد. هیوادارین مۆزوعی کە ئەمڕۆ بڕیار درا ئەبێت بڕیارێکی ملزەم لە هەموو دام و دەستگاکان ئەبێت جێبەجێ بکرا و بڕیارەکەش لەوە بوو کە هەر دام و دەستگایەک خۆی هەڵی ناکە پێویستی بە مخصاتە ئەنجومەن و ئیدارە ئەو مەبلەغە دیاری ئەکرێ بۆ دانانی ئاڵا لەسەر هەموو دام و دەستگاکان چونکە بڕیاری ئەنجومەن ملزەمە و بۆ مەسەلەی کێشە ئێمە چەند جارێک کێشەی گەورەتر لەمە ڕوویداوە ناکۆچی گەورەتر بۆ مخاتعیان کردووە قەلستەکانی کە بە تاوتێ و دانیشتن جارێکی کە لەگەڵیانە هاتوانیمانە قەنەعەتیان پێ بکەین یا خوبیان هێنینەوە سەر ڕێگە و ئەمەش دیسان هەر بۆ شێوازە ئەکرێتەوە. هاوکات لەگەڵ کۆبوونەوەی دەیان بەرپرسدا لە نێو بینای پارێزگا بەهۆی مەراسیمی هەڵکردنی ئاڵای کوردستانەوە بە سەدان کەسایەتی عەرەبی سوننەش ئەوەیان بە دەرفەت زانی و لە نێو پارێزگادا کۆبوونەوە و داوای پەلەکردنیان لە ئازادکردنی قەزای حەویجەی ڕۆژاوای کەرکووک کرد. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.